سڵاوتان لێبێ بەڕێزان. زۆر جار لە مەجلیسەکانمانە بیستین دەڵێن مار بە قسەی خۆش لە کونیەتە دەرەوە کەمە بەس لە قسە خۆشی و قسە شیرینیە. دەمەوێت بەنامەم جارم لەگەڵ ئەو کەسانە بکەم کە بەشداریەکەن بزانم قسەی خۆش و شیرینیان پێخۆشترە یاخود قسە ڕقی. زۆر کەسمانەیە دەڵێ من قسەم ڕقە بەڵام حەقم. ئایا ئەکرێ ئەم قسە حەقانەی کە پێمانە بە زمانێکی شیرینتر بیگەێنین باشتر شوێنی خۆیەگری یاخودنا ئەمانە و چەند پرسیارێکی تر لەسەر قسە خۆشی یەکەم و زمان شیرینی یەکەم لەگەڵ بەشێک لەو کەسانی کە بەشداری بەرنامەکەمەکەن ئێوەش بینەری وەڵامەکانیان من فەرموویە. تویانە پێشیناوتیانە مار بە قسەی خۆش لە کونیەتە دەرەوە. بەڵێ مەبەستیان چی بۆ لەو قسەی؟ وەڵاهی ئەمە گزارش لە زۆر شتەکە. یعنی مەبەست ئەوەیە کە تۆ یەکێک بڵێن خوا نەخواستە ینی کێشەیەکە لەگەڵ یابیان شتێکی لەگەڵا بێ ئەگەر تۆ بە قسەی خۆش و بە هین بچی بۆ لای لە بە زمانێکی شیرین بچی بۆ لای ئەویش ێتە سەر ڕێگەی ڕاستە باش. ئەگەر پێچەوانەکەی بە بۆ نمونە قسەکە بەڕقی بکرێت. ئەگەر قسەکە بەڕقی بکرێ ینی بەرامبەرەکە و بەڕقی قسە بکات. ئەگەر تۆ هەر نەرمونیان بێ ئەویشە بێ بەخۆیان بچێتەوە. لە هەموو حاڵەتەکە قسە شیرین و نەرمەکە باشترە. طبعا بەتەئکید هەر قسەی شیرین دائیمەن باشترە. قسەی ڕقیان بەرامبەر کردی؟ وەڵاهی طبعا بووە هەموو ئینسانێک تووشی و حاڵەتانە ئەبێت. هەڵوێستی چی بۆ لەو کاتێ؟ وەڵاهی هەڵوێست زۆر کات یعنی ئینسان ئەگەر هەڵوەسێکی ڕقی نەبێ باشترە بەرامبەر ئەو کەسێک کە قسە ئەڵێن ئەگەر قسەی حەقی شوبی بێ قسەکەت لایەنی حەقبی بە زمانێکی ڕق بگەینی ڕەنگە شوێنی خۆی نەگرێت. بەس هەمان ئەم حەقە توانی بە زمانێکی شیرین بگەین و شوێنی خۆش بەتەئکید شوێنی خۆی ئەگرێت. بەڵام بەرامبەرەکە و لەوانەیە زۆر کات بەغەڵت حاڵی ببێ لەیەکی باتەوە و حاڵی ببێت و ئەمانە. بەڵام تۆ هەر دایمەن قسە و شیرین بێ قسە و نەرمونیان بێ باشترە لەوەی کە قسە ڕق بیت. خۆی خەڵکیش بەعام خەڵکیش قسە شیرین و زمانی نەربی خۆشترێت. بەتەئکید ئێستا ئێمە لە ڕۆژگارێکین بەتەئکید یعنی زۆر احترامان بۆ هەموو کەسێک ینی زۆر کەس هەیە یعنی ئەگە قسە و ڕق بێت و قسە و ینی تۆ خۆ بە زل بزانی تو زیاتر لەوانەیە ڕێزی لێ بگرن لێو بترسن لێوین بن بەداخل خۆیە بێ بە عکسەکەیەوە بێ زمان شیرینەکان ڕێزی زیاتریان لێ بەتەئکید پندێکی ئەڵێ مار بە قسەی خۆش لە کونیەتە دەر مەبەست چییە لەو پند؟ ینی دائمە تۆ قسەی خۆش بکەی بۆ خەڵک باشترە. تۆ بە تووڕێی و بە قسەی ناخۆش لەگەڵ خەڵکە بجوڵیتەوە ئەو کەسە لێت ئەڕەنجێ. قسەی خۆش هەمیشە باشترە. قسەی خۆ حتمەن وایە قەت قسەی ڕقیان بەرامبەر کردی؟ ئەجا چۆنە خۆ هەموو کەسێک قسەی ڕقی بەرامبەر کراوە. بەڵام تۆ حتا ئەگە قسەی ڕقی بەرامبەر بکرێ ئەگەر مقابل جواب بێتەوە بە شێوەیەکی باش یای بۆ نمونە بۆ جەرمەوە نمونێکی بەسیتی بۆ جەرمەوە چوومە نانەوەخانەیەک نانەوەخانەکە نانەکەی زۆر خراپ بوو. وتم کاکە ئەو نانە بۆ خراپە وتی کاکە خۆ نەمناردۆ بە شوێنتە بەڕقی جوابیدایە. بەڕقی وتم کاکە گیان خۆ منە ناردۆ بە شوێنما بەڵام هیچ نەبێ احترامی هیلاچی خۆ بکرا تۆ لە بەیانی سەعات سێوەیەی بۆ ئێرە ئێبانانەکە جوان بێ خەڵک ئیسفادەی لێ بکە. ئەکرا بە زمانێکی تر داوای لێبوردن بکە یان شتەکەی چاکتر خۆی کابرا تەریق بۆ کەوان پێوت. بەڵام ئەنی هاتەوە سەر خۆش خۆی و ئەمانە بوو داوای لێبوردنیشی لێ کردم. بەڵام ئەمە باشترە یان بە تۆ ئەو ڕق قساکە تۆ قسەیی ڕق بکەیت. باشە تا چەند گرنگە ئینسان هەمیشە زمانی شیرین بێ لەگەڵ چواردەورەکەیە. ئەگەر وانەبی کەس خۆشی نابێ هەرچی کەسیش کە خۆشی نەویستی جۆ لە قسە ناگرێ. ئەگەر قسەکەیشە حەق بێ ڕەنگە بە قسەی ڕق هەر شوێنی خۆی نەگرێت. ئەگەر تۆ قسەی ڕقیش بکەیت ئەبێ بە ئوسلوبی بێ بیکەی خەڵکەکە لێت زوێر نەبێ. تۆ ئەڵێ قسەی حەق ڕقە بەڵام لە هەموو کەتێکیشە ناتوانێت قسەی ڕق بکەیت. تۆ دایم بە ئوسلوبی زۆر جوانتر پێ بڵێت و دێشی بگەینی دوو قسەشی بکە. یعنی چی کارە مار بە قسەی خۆش لە کونیەتە؟ مار بە قسەی خۆشێت ئەوە پێشینانە زمانی شیرین
وا لە خەڵکەکە ئیتر هەر شتێکە بێ بۆ دەکرێ جێبەجێک ینی ئینسان ئەگەر شتێکی پێویستۆ بێ قسە خۆش بێت ئای تاوان هەر شتێک بوو بە شیرینی و بە نەرمی ئەتوانی ئەو ئیشەی کاتەوێت جێبەجێکێت و بە دەستی بێنی ئەگەر عکسەکەی بێ بۆ منە بە قسەی ڕق بە قسەی ڕق هەموو شتێک تێگەچێ قسەی ڕق هیچ کاتێ بە عمل نایە قەت قسەی ڕقیان بەرامبەر کردی ئای چۆنە ژیان هەموو شتێکی تیا ڕقی تایە و شیرینی تایە و هەموو شتێک تیا باشە تۆ حەز بە دیداری کام جۆرە کەسانیانە وەڵا ئینسانی باش و نەرم و مسلمان و ڕێکوبێک و ئەو شتان بۆچی بۆ حەزی لەوانە نییە کە قسە ڕقن قسە ڕق دڵ بێ ناخۆش هەر شتێ دڵ بێ ناخۆش بێتتر ئینسان تێگەیە زۆر جار ئەوانە بە حسابی خۆیان ئەڵێن ئێمە قسەمان حەقە بۆیە ڕقە بەس ئایا کری خۆم قسە حەقانیش کە لایەنە بە قسەی شیرین بیگەین قسەی حەق بێ ئەگەر ڕقیش بێت چاکە تۆ مهمە حەق بێ حەق یعنی خوالی ڕازێ لەو قسەیە بەس خۆکریم قسە حەقە بە زمانێکی شیرین بگەنێت بۆ بە قسەی ڕق بگەین شتێکی حەقم لایە بابێن بە قسەی بە نەرمی بە تۆ بڵێ بۆ بە ڕقی پێت هەیە تێناگا بە نەرمی ئەگەر ڕق نەبی لەگەڵ یا ئەو ئوسلوبی خۆی هەیە تۆڵی هەمیشە قسە خۆشەکان قسە نەرمەکان باشتر ئەی قسەی نەرم باشە بەڵام ئەڵم هەیە تێناگا بە قسەی خۆشی لەگەڵ وازانێت ترسی بە شتێ بەعزە شتێکە واڵە قسە خۆشیەکە باشتر قسە خۆش هەر باشترە بەڵامێتە هەموو قسەیەک هەر کەسە و بە نوعی خۆیە لەگەڵ یا ئیستا تۆ لە دوکانی شەکەی مشتەرەکان دێن بۆلات قسە خۆشە لەگەڵیانە بێ بەڕقی نەخێنەوە بای ئەوەندێ چونکە پارەی تیا بۆ ژیان هەوڵەیەم کام قسەی جوانە ئەوەی بۆکەم بۆی بەدەستی بێنم قسە خۆشیەکە خەڵک ڕاکەی تاوان قسە ڕقیەکە دوورێک هەیە بە عمل نایە مەسن بازە جارێک قسەی حەقەکەی بەڵام کابرا بێ ناخۆشە چونکە کابراکی درۆزنە خۆی لە ئەسڵا حەزی لەو هینە نییە قەت قسەی ڕق نەکەن بەرامبەر نەئینشاءڵڵا قەتی لەو جۆرانە تووش نەبێ کە خۆ دەڵێ تێناکە هەیە تێناکە بەڵێ قەزیەوەی ڕوو خۆش بێ لەگەڵ خەڵکە قسە و شیرین بێ لەگەڵ خەڵکە مەهماکان ئەگەر زۆریشی خراپ بێ لەگەڵ تا باشە بێتەوە ینی زمان شیرینی و قسە خۆش شیرینی ئەساسە بەڵێ باشە قەت قسەی ڕقیان بەرامبەر کردووی بەتاشی دێچوو چیت کردووە ینی هەڵوێستە چی بۆ هیچ بێدەنگیم هەڵبژاردووە زۆر جار ڕەتفعلی نەبوو بۆچی ئەبێن ینی ڕەتفعل نەبوو خۆم تەبعم وایە حەز ناکەم کەس بینی باش ئێمە وەکو میلەتی کورد پێت وایە بەعام خەڵکێکی قسە شیرین و قسە خۆشی نا قسە ڕقی وڵی ئەنواعی تایە تیاشایەتی قسە شیرینە و تیاشایەتی مەرحەباش نەکا باشتر بەتاشی زۆر جارەوانی کە قسەیان ڕقاڵێن قسەی حەق ڕقە باشە ئەکری ئەم حەقەیش هەر بە زمانێکی شیرین بگەێنرێت بە ڕقی نەبێت خۆی دایم قسەی حەق بە زمانی شیرین ناگات دەبێ هەر بە ڕقەکە بی ئینا لە قسەی حەق ڕقە چۆن بە شیرینی گەێنی ناگات ینی بۆ نمونە ئێستا لە ڕۆدینە خۆی سەرگە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دینەکەی خۆی گەیاندۆ بە قەومێکی زۆر جاهیل کەچی هەر بە قسەی شیرین زیاتر گەیاندیت ئەوەی بەو کراوە بەم ئۆمەتی ئێستا ناکرێت بەڕاست بگەن ئێمە ئومەتی ئەو نین بەتاشیت بەس ئاەت کەس جێبەجێەکە بڕوا ناکەم باشە ئێمە وەکو ینی مسلمان تا چەند گرنگە کە قسەی ڕق زیاتر بەکار نێنی هەمیشە قسەی زمان شیرین و قسە خۆشی بەکار خۆی بەتاشی قسەی زمانی شیرین زۆر باشە ئەگەر بتوانیت بەس ئایا ئەو خەڵکە توانێت خەڵک هەمووی ئەسابی گەرمە نازانم من خۆم شکور باشمە کێشەم نییە لەوەیانە بەڵام خۆشە بەرامبەرەکەشی وابێەوە نییە کار و کاردانەوەیە بەرامبەر وا بێ کار و کاردانەوەیە ئەوەیە کێشەکە هەیە بە تەحمولیشە کاردانەوەی نابێت دیارە خۆشت بە تەحملی باست لەخوا بەزیێت لەخوا بەزیێت ینی هەر شتێک بیتەوە لەسەر خۆ بێت دەتوانانی بە ئاسانی حەلێکیت ینی زیاتر مەبەستەکەمە بەس ئینسان زمانی شیرین بێت زمانی شیرین بێ لەگەڵەکە ئەتوانی هەموو شتێک بەدەستبێنی تۆ لە نێوان زمانی شیرینی و زمانی ڕەخە کامیانت پێ باش من زیاتر زمانی شیرینم پێ باشتر ئەی زمانی شیرین دەتوانێت مووی شێکی پێ بکەیت زمان پارتەیە گۆشت دەتوانی بە چاکە بەریت و بە خراپیا بەری گۆشتە باشتر بە هەردوو لایەکە ئەوڕە بەڵام باشەکە باشترە زۆر کە دەڵێن قسەی حەق ڕقە ئایا کرێ ئەم قسە حەقانی کە پێمانە بەڕقی بیگەێنین باشتر یا بە قسەیەکی نەرم قسەی نەرمی بیگەێنی باشترە بەڵێ قەت قسەی ڕقیان بەرامبەر کردی زۆر کات کردویانە چیان پێ لێشیان بوراوم زۆر وتراوە ڕەدم نەبووە
چ شتێکی زۆر لەعنی قسەیان بەرامبەر کوی کە لە دڵی دابێت وڵی زۆر وتراوە پێویست بە وتنی ناکە زۆر وترا و جاروا بووە ڕەدە هەبوو بەڵام ڕەدەکە کەمتر بووە هەڵوێسە چی بوو هیچ زۆر ئاسایی بووە هیچ زۆر ئاسایی بوو باشە بەرامبەرەکە دوایی نهاتۆ داوای لێ بردن هاتووە داوای لێبوردنی کردووە بەڵێ ینی زۆر جا قسەی ڕق هەمیشە پەشیمانیشی لە دوای پەشیمانی لە دوایە وانە بەڵێ بەس قسەی شیرین وانی قسە شیرین وانە قسە شیرین هەموو کاتەر شیرینە بەو شکڵەیە کەسی ئەو کەسێک کە کردوێتی هەست بە پەشیمانی نا نایکات باش ئێمە وەکو مسلمان تا چەند گرنگە قسەمان ڕق نەبێ قسە شیرین و قسە خۆش بێ ئێمە دینەکە وای فێر کردوین کە هەموو کاتێک زمانمان شیرین بێت ئێمە خەڵک زۆر هەیە نوێژەکە ڕۆژوەگرێت بەڵام زمانی شیرینیە لەگەڵ خەڵکە بەڵام ئەوە بازەکەی خراپ ڕەنگە قسەیەک بدا لە دڵی کەسێک هەرچی چاکەی کردو هەمووی بەر سڕێتەوە مەبەست لەوە چێکە هەڵێن مار بە قسەی خۆش لە مەبەست لەوەیە مەقسەی لەوەیە مار بە قسەی خۆش لە کونیە دەدەن و مەقسەی لە جەمولەفزی کەسەکەیە بەرامبەری شخصەکە خۆی بەرامبەر ئەو کەسە ئەگەر تۆ بە نەرمونیانی لەگەڵیا بڕۆیت ئەویش نەرمونیانە بێ ئەگەر تۆ بە زەبری تۆڵی لەگەڵیا بڕۆی ئەویش کاردانەوەی خۆیە بێت زمانی تۆ حەزت بۆ کەسانی کە زمانیان شیرینە یاخود نەخێت ئەوەی کە زمان بە ڕقی قسە و پێگەێن حەزم لە زمانی شیرینە ڕقەکە زۆر ناخۆش خەڵکی شار بە عام وابێ بە عام زۆربەی زۆری بەڕق چونکە کاردانەوەی وە بەرامبەر دەکات تۆ مەسەلەن بە نەرمی لەگەڵ یاڵی یا نەسیحەت یەکێگەی یا شتێکی پێڵی ئەو ڕەتفعلیە بێ بەرامبەر تۆ قسەی ڕقیان بەرامبەر کردووی هەزار جار بەڵێ پێت ناخۆش بوو پێم ناخۆش بۆ بەس جۆم نیاوەتی لە دڵۆ پێ ناخۆش تۆ هەر لە ماڵی شاجاری وایە خزم و کەسی خۆت قسەیەکە بەرامبەرێ ڕقا پێ ناخۆش باش ئێمە وەکو مسلمان تا چەند گرنگە هەمیشە قسە خۆش و زمان شیرین وڵا سەڵە سەوای ئەگەر مسلمان بین ئەبێ قسەمان شیرین بێ و لەسەر خۆ بین زۆر کەسمانەیە بۆ نمونە خەڵک کەسێکی زۆر دیندارە بەڵام قسەی ڕقە جاری وایە قسەیەکەدا لە دڵی بەرامبەر دڵی ئەو کەسەشکێنێ ئەمە ڕەنگە هەرچی چاکەی کرد بێ هەمووی بەئاو بەرێ بەتاچید وایە بەتاچید باشە چی بکەین تاوەکو ئێمە قسەمان شیرین وەڵا ئەبێ هەمی نەرمونیان بێ و لەسەر خۆ بێ تێگەی تەحملەکەی بێ بەتر کۆمەڵگەش وای کردووە مەشاکیر زۆر جار لە کاتی تووڕەبوونا قسەی ڕقەکرد قسەی ڕقەگریە بەڵام بەس کەسی بەرامبەر ئەگەر تەحملی هەبێ خۆی بگرێ ئەمیش سار دەبێت کەواتە سەبر هەمیشە قسە شیرینی لە دوایە سەبر زۆر زۆر چاکە دوایی کەس کە تووڕابێ خۆشی پەشیمانە بێت و خۆم سەجار تووڕە بووم دوایی سار بوومەتەوە بەڵام بەس کە من تووڕە بووم ئەو تووڕە بوو ئەوە شتەکە گەورە هەردوو لابێتە قسە ڕقی و حەلی نامێنە بەتاچید بەتوکوتت ئەگەر کەسەکە بە سەبر بێ زۆر بە کەمی ڕێی لە قسەی ڕقەکەوێت چونکە سەبرەکە نایە بەتاچید وایە بەس بەعکسەوە ئەگەر تووڕە بێ هەمیشە قسەکانی ڕ بەتاچی مەخۆم سەجار چوومەتە دایرە ئەم لاولا کەسی بەرامبەر ئەو نەتووڕە بووە لەو دقا ئەها تۆش چۆنەڵی دەمارتەگرێت و عەسەبی ئەوەی شیتان بە نەحلت بیت جواب نات و دوایی تۆ سێرەکەی تووڕە بوویت شتەکە گەورە بووە بەس وتە باوازی لێ بێنم لەسەر خۆ تا دوایی کە من سار بوومەوە ئەویش سار بووەتەوانی ها داوای لێبوردنی هەبووە جا هەمی لەسەرکە حەل بووە ئیشەکە حەل بووە هەمی لەسەر خۆ بێ بەس بەخوا هەمی لەسەر خۆ نابێ بەداخەوە لەتێڕەڵی چی چاریش نییە قسەی ڕقی بەرامبەر ئیشەڵڵا ناکرێت گورە بشکرێ گوێ مێرێ خۆ تازە ڕاهاتوونە سەبر بێ خۆیان دێنەوە پەشیمانە بەتاچید خۆش لە کونیەتە دەری عنیسی والله مەبەست ئەوەیە کابرا بە قسەی خۆش ینی چاگە بێ بەڵێ ینی قسە خۆشی قسە شیرینیە توانی کێشەکانی بێ وای بە قسەی زبر هیچ ناکرێ بۆچی بە قسەی زبر بڕێوە ناسێ لەبەرەوە ئینسان بە قسەی زبر هەڵاتیە کە هەرچوو لەوات تێگەچێ ئیشەکە قسەی زبریان بەرامبەر کردووی وەڵا بەڵێ بەس سەبرم هەبووە ناوەڵە سەبرم هەبوو ئەڵێن ئەو کەسانی کە قسەیان ڕقە زۆر جار خۆشیان پەشیمانە بنەوە بەڵێ دوایی چارێکی نیم سەعات پەشیمانە بن بڵێ هەڵچوونەکەی نامێنێ بەڵێ تۆ بەعام خەڵکی خۆمان چۆنە بینی قسە خۆشە یاخۆ قسە ڕقە والله هەموو نوعێکی هەیە زیاتر حەز بە دیداری کامیانەکە حەزەکەی لەگەڵ کامیانە ڕەفیق والله ئەوەی نەرمونیان بێ لەبەر ئینسان نەرمونیان بێ تووشی کێشە مەشاکل نابێ ئەگەر ینی تووڕە بێ عەسەبی ئەمانە بێ بەکەڵگنایە تووشی کێشە بێ
ینی لەگەڵ کەسانی زمان شیرینە کەمترین کێشە دروستە بەڵێ وای ئەگەر زمانی شیرینش بێ کێشەیشی هەبێ لەگەڵیا ئەتوانی حەلیکەی بەڵام ئەوانی کە تووڕەن لەگەڵ چواردەوری قسە شیرینیش کێشە بە ئاسانی حەلە بێت بەڵحاڵە بێت بەس قسە ڕقی بچووکترین شتەی لێ گەورە وای ئارە وەڵا قسە ڕقی وایە باشە وەکو موسڵمان ئێمە تا چەند گرنگە قسە شیرین بێت قسە خۆش بێت وەڵای لە ڕووی ئاینوە ینی لە ئاینە ئەوە ئاماژەی پێکراوە یەکەی خۆی لە قورئانە فەرمید إن الله مع الصابرين کەسە سەبری هەبێ خوا لەگەڵ ئەو کەسایە هەمیشە سەبریش قسە خۆشی و قسە شیرینی لە دوایە ئەیوە بەس تووڕەبی و عەسەبی هەمیشە کێشەی لە دوایە حتا نەخۆشی دروستەکە بۆ ئێستا ئارە ڕاستە مە بەستمەوەیە مار بە قسەی خۆش لە هەموو کایەکە و لە هەموو شوێنەکە قسەی خۆشیش لە هەر لە ئیمانەوە هاتوو و لە لای خوای گەورە ئەوەنێ فەسڵێکی هەیە نەرمونیان یەکە ئینسانی مسلمانە بێ قسە خۆش بێ بەڵێ تاکی دوایە ئەی قەت قسەی خڕەقیان بەرامبەر کردووی وەڵی کراوە زۆریش کراوە بەس لێبوردەیش هەیە و قسەی نەرمونیانیش هەیە خۆتانوەتەنیەڵێ ئەویش هەیە و قەیچە زیاتر حەز بە دیداری کام جۆرە کەسانەکە قسە ڕقەکان یا قسە شیرین و حەزم لە ئەوانەیە کە نەرمونیانن قسە خۆشەکان باش ئێمە وەکو موسڵمان تا چەند گرنگە قسە خۆش بین زمان شیرین بین ئەگەر حەقێکیشمان پێ و بە زمانێکی نەرم بیگەین سەد لە سەد وایە قسەی خۆش و قسەی نەرمیان و قسەی ڕازگویی هەمووی لە لای خۆەوە هاتووە هەتا کوێ نەرمونیان بی هەتا وەکوێ خۆش بی شیرین بی خەڵک زیاتر خۆشەویستی لە ناو خەڵکە بە پێچوانەوە ئەگەر حەقیشت لا بێ قسە ڕقبی خەڵک وەرینە ڕاستە تاشی دوای تا قسە ڕقبی خەڵک لێو دوورەکەوێتەوە خەڵک بە نوعێکی دی قسە سەی دەکات سەرایەوەی حەقێکیشت پێ بێ بەس مادەم قسە ڕقە خەڵک وەرینە ڕاستە تاوەکوونە قسە ڕق بێ خەڵک بە نوعێکی دی سەی دەکات لەناو مجتەمەعی کوردەواریش زیاتر لەناو مجتەمەعی کوردەواری خۆمانە هەتا قسە و ڕق بێ خەڵک لێو دوورەکەوێتەوە تەنانەت ڕێزمەیە لەوان قسەشە پێ بڵێن هەڵەن کابرایشی قسە ڕق و ناخۆشە هەتا لێ دوور بێتەوە سا من لە بواری خەڵگوازی لێ لە بواریەمیشی خۆمە کابراک بێتە ناو دوکانەکەمەوە هەتا قسەی ڕق بێ منش بەناو ئەجابێمەوە هەتا نەرمی بێ قسەی لەوانە زیاتر خاتری شێگرم لە عەشا و لە کەسابەتەکەشمە کەواتە بە تایبەتی ئەوانی کە کاسبن وەکو جەنابن ئەگەر قسە خۆش بن مشتری زیاتر دێ بۆ لایەن قسە ڕقیش بن کاکە هەر نزیکی دوکانەکە ناکەن قەناعەت کە من معمیلم هەیە ئەڵێ قسەی خۆشە بۆیە هاتوومەتەوە یەمەوە لای تو عنی لەو بازاڕەوەیات گرگریێتەوە لای من تاوەکوێ ڕێز دە خەڵک بریت و قسەی خۆشکەیت و بەرامبەر و خەڵک ڕوتیەکە بەخواش پێی خۆشەم خەڵکی چۆن سەدی دنیای ژەکەی و قیامەت چۆن ئەکە کابرا هات لێرە و ڕێزم لێ نەکرد و قسەی ناخۆشم کرد بەرامبەری بە خوارد دیەوە هەر ڕوون تێناکە تاکی بۆ هەموو خەڵکەکان ئەڵێن تووڕایی هەمیشە قسەی ڕقی لە دوایە سەبر و تەحملیش قسەی نەرم چۆن بۆ ئەوەی کە قسەمان خۆش بێ هەمیشە سەبرمان زیاد کەین چۆن سەبر ئەوە خوای گەورەشە فەرمیارە لە حەدیث و لە ئایەت و لە قورئان هەیە خوای گەورە بە گەورەی خۆی سەبری هەیە خوای بە گەورە خۆز لێبوردەی هەیە هەتا تۆ سەبر هەبێ و لێبوردەی و هەبێ قسە و خۆش بێ ئەوە بکەی خەڵک زیاتر خۆشێوی لە ناو مجتەماعەکە خەڵک فەرقی هەیە بەعام قەت قسەی ڕق بەرامبەر نەکەن ئینشاءڵڵا ئینشاءڵڵا وەڵی مەمەستان لە زمانی شیرین بووە بۆ بەرامبەرەکەت گوتەی شیرین قسەی شیرین چۆن بۆ نمونە تۆ قسە لەگەڵ مناڵێک کاکەی ئەبێ بەو شێوە قسە لەگەڵ گەورەکانی شاکەی ینی گەورە و بچوو هەر زمانی شیرینی پێخۆش پێویستێتی زەرورە قەت قسەی ڕقیان بەرامبەر کردووی طبعا بەڵێ ئەیکەن لەبەرەوەی خەڵک نەفامە خەڵک هەیە تێ نەگەیشت و خەڵگەیە باش پەروەردە نەکراوە ئەوەیە مەسەلەکانە زڵێن زۆر جار سەبر و تەحمل قسەی خۆشی لە دوایە بەس تووڕەی و عەسەبیەتی قسەی ڕقی لە دوایە هەر قسەی تیانیەوە حەقیقەتە ینی قەت لە کاتی تووڕەبوونە نابینی کەسێک قسەی خۆشت بۆ بکە مسۆگەرە خۆگوڵ نابەخشێتەوە ئللا هەرجنەوە بەخشێتەوە وەکو بەرامبەرەکەی بە شێوازی بەرامبەرەکە بەڵام عاقڵە و کەسەیە ئەگەر بتوانێشە قسەیشی پێوت خۆی بە حریفی بەرامبەرەکەی نەزانێ ئەوەیە مەسەلەکە خۆی نەخاتە ئاستی بەڵێ بەدڵنیایەوە ئەگەر چوو ئاسیەوە تر یەکسانە بنەوە بێ بەڵێ بە یەکسانە بنەوە بەدڵنیایەوە ئێمە وەکو موسڵمان تا چەند پێویستە لە قسە شیرینەکان بێن قسە ڕق نەبی ئێمە خۆمان ئەسڵن جارێت لە ئیسلام تێ نەگەیشتوینەنا ئیسلام جوانترین بەرنامەیە لە ژیانی مرۆڤایەتیە ئەگەر بێت و ئەوە پەیڕە بکەین
هیچ کەسێ دەردی پێشینان ئەفەرمون گورگ و مەڕ بە یەکەوە ئاوە خواتەوە بەڵام لی تێنەگەیشتون ئەزیزی من بۆیە هەندێک جاریش حاڵمان تێکەچێت بەڵێ 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 کەواتە ئینسانی مسلمان نەبیە هەمیشە قسە خۆشیەکە هەڵبژێت حقیقەتە حقیقەتە تا چەند گرنگە سەبرمان هەبێ لەو کاتانی کە قسەی ڕقمان بەرامبەرە کرێ بۆی ڕەتفعلێکی خراپمان ئەگەر تۆ سەبرت هەبێ براوەیت وتەیەکی عەرەبی جوانیشی لەسەرە و ئەوە بەس بەدەواتی لەبەرم نییەوە ئەوتەیە ئەنا تر تۆ ئەگەر سەبرت هەبێ بەرامبەرەکەت هەرچەنە غەڵەتیش بێت تۆ هیچ کێشەیەکت نییە مهم وایە تۆ سەبری خۆتت هەبێ بۆ ئەوەی بەخۆیان بچێتەوە بەڵام خەڵکەیە هەر بەخۆیان ناچێتەوە مێشکی تیان نییە وەری ناگرێ ئەڵێن قسە ڕقەکان زۆر جار پەشیمانێش دەبنەوە دوای دێنەوە بۆ داوای لێبوردن بەڵێ 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 ئەوە بۆ بەڵێ بەڵێ ئەبێت بەڵام ئەمە بۆ خەڵکی عاقڵە بێ بەڵام خەڵکی وا هەیە هەتا ئێوارە تۆ لێی ببووری ئەو هەر لەسەر ڕتمی خۆی ڕوا چونچەکەم بۆچی لە ئەسڵا پەروەردە نەکراوە هەر بە دوورکەویتۆ لەو کەسانە باش بەڵێ بەدڵنیاوە بێ دوورکە بیتەوە بێ جیان بێڵی ئەرە وەڵا وەڵی تەقە نابەخ پێشینانەڵێن مار بە قسەی خۆش لە کونیەتە دەر مەبەست لە چیە؟ تۆ ڕۆژانە بەرکەوتن لەگەڵ خەڵکا بێت لەگەڵ دراوسیا بێت لەگەڵ خزما بێت لەگەڵ کەسوکارا بێت تۆ گەڵ گفتاری خۆش بێت گفتوگۆ خۆش بێت خەڵکیش بەرامبەرەکەی تووەر طبعاً ئەویش قسەکانی خۆشە بێت بەس بە پێچەوانەوە ئەگەر تۆ قسە و ڕق بێت خەڵکیش هەر قسەی ڕقە بێت هەر قسەی ناخۆش بێ بەرامبەرێ کار و کاردانەوەی چۆنی بەرامبەریش دوات بۆ طبعاً ئێستا تۆ ئیتریسان تۆ بەرامبەرەکە و چۆن بوو تۆ ژوابی لەگەڵیا بەس زۆر کاتیش تۆ گوێ نای بە بەرامبەرەکە و هەموو کاتێک ناتوانیت تۆ ناتوانانی وەکو ئەو بیت ئەویش هەر داتوانێ وەکو تۆ بێت بە سەبر ناتوانێت قسەی بڵێ بۆ نمونە قسەی ڕق بێت تۆ کاتێک چاگەیەکەیت چاگەیەکی بەرامبەر هەر کەسێک دووشی چاوەڕێ دەکات پاداش و ززا هەم لەم دنیا هەم لەو دنیا تۆ بەرامبەرەکە و دڵی بەرامبەرکە دەیەشێنیت لەو دنیا سزا وەرەگرێت لەم دنیایش بڕێکی وەرگرت دنیاش لەم دنیا بەتاکید کەسمان دیوە شتێکی کردو بەرامبەر خەڵک دوای مودێک بەرامبەر خۆی کراوە بەرامبەر خۆی کراوەتەوە لە چی بچێنیەوە ئەدریتەوە قەت قسەی ڕقیان بەرامبەر کردو یعنی ناخۆش زۆر بەزیت دۆ جارێ دوو جار سێ جار تەحمولەکەی دوایی ناتوانین تەحمل کەسە دوورەکەی تۆ لێ وازی طبعاً وازی لێهێنیت باشە بەعام خەڵکی خۆمان چۆنە بینی میلەتی خۆمان قسە ڕقن قسە خۆشن کامان بە دوو بەشەوەی تۆ ناتوانانی هەموو ئینسانەکان بە یەک چاو سیرکەی هەموو ئینسانەکان وەکو یەک سیرکەی تامان تۆ ڕۆژانە بەرام لەگەڵ دراوسیا لەگەڵ خزم و کەسوکار لەگەڵ هەچ کەسێگەڵ ڕۆژانە بەرکەوتن دەبێت کە بەرکەوتنیشە بوو قسەی ڕقی بەرامبەرەکرێ قسەی خۆشە بەرامبەرەکرێ کاکەیە دوکاندارەوتی تۆ مشتریمی قسەی خۆشە لە قسەی زۆر خۆش بوو زۆر ڕێزێکی لێگرتم زۆر یعنی هۆکار بێ زۆر جار دەیتەوە بۆ دوکان طبعاً ئێستا من خۆشمە دوکانارم ڕۆژانە خەڵک هات شۆمەکە خەڵک دراوسێ خەڵک مشتری خۆم کێت معاملم لەگەڵاک ئازانێ معاملم خۆشە جارێکی ترێتەوە زانی معاملم ناخۆشە ناتەوە بەڵام چاوەکەم برای عزیزم خوشی بەڕێزم بە قسەت خۆش بێ لەگەڵ خەڵکیە با زمانت شیرین بێ ئەگەر مامۆستای ئەگەر دکتۆری ئەگەر کاسبی دوکانداری شۆفێری تەکسیت هەر شتێک هەی با زمان شیرین بێ لەگەڵ ئەو کەسانی کە دێن بۆلات چونکە زمان شیرین بێ ئەو قسەی کە پێت دەتوانی بگەینی بە بەرامبەرەکەت و زۆر بە جوانتر لێت وەرەگرێت بەس ئەگەر قسەت ڕق بێ بەرامبەر لێت وەرناگرێت ئەگەر قسەکەشت با حەق بێ بەڵام مادەم بەڕقی دەیگەێنی خەڵک ناتوانێت لێت وەرگرێت ئەگەر مامۆسای با لەگەڵ قوتابیەکان زمان شیرین بێ قسەت خۆش بێ نەرمونیان بی ئەگەر قسەت ڕق بێ قوتابیەکان حەز ناکەن دیداری هیچ مامۆستایەک ببین کە قسە ڕقە ئەگەر دکتۆری نەخۆشەکانت پیان خۆش نییە قسەکانت وەرگرن لەبەرەوە بە زمانی شیرین زۆرترین ئامانجە پێکی هەمیشە سەبر و تەحملتانە بێ ئارام بن هادێ من لەسەر خۆ بن قسەکانتان جوانتر ئەگاتە شوێنی خۆی بەڵام لە تووڕەییە قسەکان ڕقە بن دڵی بەرامبەرمان بریندارەکەین کە خی گەورە خۆی ڕەحمان پێ بکە بۆ قیامەتمان زۆر خەتەرە ئینشەڵا کەستان قسەی ڕقتان بەرامبەر نەکرێ و قسەی ڕقش بەرامبەر کەس مەکەن هەمیشە زمانتان شیرین بێ بەنامەی مزارم پێشکەشکردن تا بەرنامەی سر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.